بەخێربێن بۆ باخچە ناوەزەکەمان. باخچەکەمان وەک کۆشکە ئەفسوناریەکان وایە، پڕ لە پێکەنین و فێربوونە. لە هەر پۆلێکی خنجیلانەی باخچەکەمان مامۆستایەکی شارەزا و یاریدەدەرێکی دڵسۆز هەن کە بەردەوام گرنگی بە پەپوولەکانمان دەدەن. ئێمە زۆر بە پەرۆشەوە هەوڵی گەشەکردنی توانە شارەوەکانی منداڵەکانتان دەدەین و بەرەیان پێدەدەین. لێرە خوێندن بە زمانی ئینگلیزیە و هەفتانە چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدەین. گەشتی هەفتانە و مانگانە لە کارە گرنگەکانمانە. ڕۆژانە 2 ژەم خواردنی تەندروست و بەسوود کە پێویستە بۆ گەشەی عەقڵ و جەستەیی بۆ پەپوولەکانمان دابین دەکەین. بۆیە ئەم گەشتە لە بیرنەکراوەی ڕۆڵەکەت بە ئێمە بسپێرە.